سڵاوی خۆی گەورەتان لێ بێ قوتابیانی ئازیز. لە ڤیدیۆ ئەم جارە دێنێ سەروانەی هەفتەم لە بەشی چوارم ئەگری تاقیکردنەوەی. لە ئەگری تاقیکردنەوەی یاسایەکمان هەیە، ئەڵێ چە یاساکەمان دەڵێ ژمارەی جارەکانی کەڕووداوەکەی تێدا دێتە دی لەسەر ژمارەی گشتی تاقیکردنەوەکان. ئەو یاسای بزاننەوە باڵبژادن لۆت بێتەوە یاخود ئەتوانی لە پرسیارەکان یاساکەی هەر بەکارشنێنی بەبێ یاساکەی شکاریکەی پرسیارەکان. ئەڵێ دوای خولانەوەی میلی پەپکەکە پەپکێکت هەیە چەند جار خولایتەوە؟ 1000 جار خولایتەوە. ئەڵێ ئەو خشتەی خوارەوە تابیر لەو پرسیارێکە ئەڵێ چەند جار لەسەرشی نوەستەیە بەخۆ ئەو معلوماتەنت دەداتێ، ئەو خشتێت دەداتێواتە ئەتوانی بە خشتە بداتێ، ئەتوانی بەنووسین بداتێ، لە کتابێ بنووسین دایتێت و کردیتمە خشتە. 448 جار لەسەر چوەستاوە لەسەر ڕەنجی شین، 267 جار لەسەر چوەستاوە ڕەنجی سوور، 285 جار لەسەر چوەستاوە ڕەنجی زەرد. داوای چی لێت کردووە؟ ئەڵێ ئەگەری وەستانی میلی پەپکەکە لەسەر سوور چەندە؟ ئەڵێم ئەگەری تاقیکردنەوە یەکسانە بە ژمارەی پێکاتە سوورەکان لەسەر ژمارە هەموو تاقیکردنەوەکان ئەوە یاساکەیە یەکسانە بە ئەدوو چ دەکەی وەرە کەرتەشی دروستکە، داوای چی لێ کردی لەسەری کەرتەکەی بنووسە. داوا چی لێم کردو ئێستا؟ داوای سوورەکەی کردووە. ئەڵێم سوورەکە چەندە؟ 267 لەسەری کەرتەکەی دەنووسی. لە خواری کەرتەکەی چ دەنووسی؟ ژمارەی گشتی. ئەدوو پەپکەکە بە شێوەیەکی گشتی چەند جار خولایتەوە؟ 1000 جار. هەزارەکەی لە خوارە دەنووسی. 267ەکەی دابەشی هەزاری بکە دەکاتە 0.267. ئەگەر بێت و دابەشی بکەین ئەڵێن 267 دابەش 1000. 267 چەند هەزاری تێدا تێدانە 0.06 لێرە دادەنێ، چونکە 0.0 لێرەدانە کەواتە لێرەش 0 زیاد دەکەین. 2670 چەند هەزاری تێدا؟ 2 جاران 1000 دەکاتە 2000. ڕاستە و خۆ بڵێ 2670 کەم 2000 دەکاتە 670. 670 هەزاری تێدا تێدانە، مادەم تێدانە سفرەشی لە خوارێ دادەنێ. 6700 چەند هەزاری تێدا؟ 6 جاران 1000 دەکاتە 6000. 6700 کەم 6000 دەکاتە 700. 700 هەزاری تێدانە کەواتە سفرەش کەدانێ. 7000 چەند هەزاری تێدایە؟ 7 جاران 1000 دەکاتە 7000. ئەوە پرسیاری یەکەم. ئاگادار بە لە پرسیاری یەکەم ئەتوانی ئێستا ژمارەی گشتەکەت نەداتێ، ئەو هەزارە ئەتوانی نەداتێ لە ئیمتحان تا ئێستا لەو شێوازە نایتەوە، بەڵام هەروەلو معلوماتی بزانە ئێستا ئەو هەزاری نەدات و ئەو هەزاری کو دەبینیەوە. ئێستا ئەتوانی ئەو هەزاری نەدات و ڕاستە و خۆ بڵێ ئەو خۆشتە بداتێ بڵێ ئەگەروی وەستانی میلی پەپکەکە لەسەر سوور چەندە؟ ئەتوو ڕاستە و خۆ کەرتەشیەکەی ئەنووسی 267 داواچی لێت و کردی لەسەری کەرتەکەی ئەنووسی. باشە من ژمارەی ئەنجامەکانی گشتی کو دەرینم، ئەدوو چ دەکەی؟ ئەو ئەنجامانە هەموو کۆبکەوە ڕێک دەکاتە 1000. ئەگەر نەشی دات و احتیادی ئەوان هەموو کۆ دەکەمەوە و دەکاتە 1000 دابەشی دەکەم و دەردێ. دێنە سەر نمونەی دووەم. لە نمونەی دووەم ئەڵێ چەت تورەگەیەک 12 تۆپی سەوز، 35 تۆپی سوور، 21 تۆپی زەرد، 18 تۆپی شین، 4 تۆپی سپی تێدایە. ئەگەر تۆپێک بە هەڕەمەکەی لە تورەگەکە ڕاکێشە لە دوای چەند جار؟ لە دوای 100 جار. ئێستا ئەگە و 100ش نەداتەمە احتیادی دێن چ دەکەین؟ ئەو ژمارانە هەموو کۆ دەکەینەوە 100ەکەمان لۆ دەردەچی. ئایا ئەگەری ڕاکێشانی تۆپی زەرد چەندە؟ ئەگەری ڕاکێشانی تۆپی زەرد چەندە؟ واز لە یاساکەی بینە کەرتەشی دروستەکەم ڕاستە و خۆ داواچی لەمن کردی ئەگەری ڕاکێشانی تۆپی زەردەکەمان چەندە؟ چەند زەردمان هەیە؟ 21 لەسەری دەنووسم. ژمارەی گشتەکە چەندە؟ یاخود ژمارە گەورەکەمان چەندە؟ 100 لە خوارێ. 21 دابەشی 100 یەکسانە بە چەند؟ 0.21. ئەگەر دابەشەکەش بکەین 21 دابەشی 1000. 21 هەزاری تێدایە؟ نەخێر 0.0 سفرەش لێر دادەنین. ئایا 210 چەند
هەزاری تێدایە مادام تێدانە ئەوە سەد عفو ئەوە سەد نەک هەزار 210 چەند سەدی تێدایە 2100 دەکاتە 200 کەم 200 دەکاتە 10 سەدی تێدایە تێدانی کەواتە سفرەش کەش لێ دادەنین 100 چەند سەدی تێدایە یەکێک جاران 100 هەر دەکاتەوە 100 0 0 0 کەواتە 0 و پارێزە 21 لە ئەوانەی کە نازانن